أربيل، محافظة جميلة وحلوة وتتمتع بالجو النقي الصافي اللي تفتقر له باقي المحافظات، بعض المحافظات العراقية. وەتێرەمی کوردستان پلانی هەبووە، بەڵام هەندێک پلان بەڕاستی جێگای خۆی نەگرتە، خاصەتەن لە بواری ژینگە هۆکاری زۆری هەیە کە دەبێتە هۆی نەخۆشی بۆ هاوڵاتیان، دەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان زیاتر هەراسان بکەین. سیر کە بە تایبەتی ئێستا باسی شاری هەولێری بکەین. هەولێر هەر چارەورەکەی بوویتە شوێنێکی مەعامل و شەریکاتی نەوت و ئەو دوو کەڵ و ئەو زبڵەی کە فرێ دەدرێت حکوومەتە تا ئێستا پلانی نییە خێر لەو زبڵەی وەربگریت. ئەوەی ئاسنە ئەوەی پلاستیکە هەموو جودا کاتەوە بیفرۆشتەوە لە وڵاتان وایە. بالنسبة للأوساخ اللي ترمى بالشوارع والمدن هي سببها الثقافة وقلة الوعي الاجتماعي الذي يقوم به الأفراد والأشخاص وعدم التوعية الصحية أو التوعية اللي بسببها جراثيم تؤدي إلى جراثيم وتؤدي إلى كثير من الأوساخ.